پرۆژەی پەرەپێدانی هێڵی یەکی ئاوی دوکان سلێمانی لە 1 حوزەیرانی ساڵی 2012 دەست کراوە بە دروستکردنی، بەڵام دوای 3 مانگ لە کارکردن لە پرۆژەکە لە ئێستادا کارکردن تێدا وەستێنراوە و بەڵێندەری پرۆژەکەش ئاماژە بۆ دەکات بە تەواوبوونی پرۆژەکە کێشەی ئەو لە شاری سلێمانی و شارۆچکەکانی دەوروبەری چارەسەر دەبێت. بەڵام حکوومەتی هەرێم کەمتەرخەم بووە لە تەواوکردنی ئەو پرۆژەیە و دەژڵێت لەسەر بەڵێنی عیماد ئەحمەد جێگیری پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان 5 ملیارد دیناری لە پرۆژەکە خەرج کردووە، بەڵام تا ئێستا بۆی خەرج نەکراوەتەوە. بەداخەوە حکوومەت کە تا ئیستا مشوری ئەم پرۆژەی نەخواردووە کە بڕی 6 ملیارد دیناری ئیزافە بکرێتە سەر پرۆژەکەەوەی پرۆژەکە تەواو بێ و نیسبەی ئینجاز لە پرۆژەکە لە 180 پرۆژەکە تەواو بووە. تەنها ئەوەی کەما بێت ڤێرتیکەڵ پەمپێکە کە بێتە سەر مەشروعەکە ئەگەر کاروا بڕات ناچار کە بیگەینە داوایکی حکومیان لەسەر قەیدکەین کە ئەمە ژواکە ئەو پرۆژێ بە 10 ساڵی تریش چونکە داوای حکوومەت تەواو نابێ بۆ وەرگرتنەوەی حەق و مستحقاتی خۆمان لە حکوومەت وەری بگرینەوەش پرۆژەکە تاوان ئەمرێت و بە 10 ساڵی تر ڕەنگە مەحکەمەیەک لای نەکاتەوە. پرۆژەی پەرەپێدانی ئاوی دوکان ماوەی ساڵێک دیاریکراوە بۆ تەواوکردنی و بڕی 14 ملیار و 120 میلیۆن دیناری بۆ تەرخانکراوە و تا ئێستا نزیکەی 7 میلیارد دیناری تێدا خرج کراوە. دوای تەواوبوونی لە 118 پرۆژەکە لە ئێستادا کارکردن تێدا وەستێنراوە و ئەندازیارانی پرۆژەکەش دەڵێن بە تەواوبوونی پرۆژەکە ڕێژەی ناردنی ئاو بۆ 2 ئۆندە زیاد دەکات و ڕێژەی کەمی ئاو چارەسەر دەبێت. پرۆژەی پەرەپێدانی ئاوی سلێمانی کە کێشەی ئاوی لە سلێمانی و چواردەوریا چارەسەر ئەکا کە ئەمە بۆ ماوەی 2 ساڵە وەستێنراوە. ئێمە لەو خاڵانی کە باسمان کردووە بە گشتگیری باسی هەموو پرۆژەکانمان کردووە کە دابەزینی دەسەڵاتە بۆ پارێزگای سلێمانی بۆ بەڕێوەبەرە گشتیەکان بۆ پارێزگای سلێمانی کە ئەمەوە ئاکاکی ئیشەکان زوو بڕوە. ئەوەی کە لە ئەنجومەنی وەزیرانە 2 ساڵە گۆڕانکاری پرۆژەیەکی وای لەبەردەستیان نازانێ گرنگی ئەو پرۆژەیە چییە. وتەبێژی بەڕێوەبەراتی ئاوی سلێمانیش دەڵێت بەهۆی قەیرانی دارایی و پرۆژەکە وەستێنرا و کاتی دەستپێکردنەوە دیاریکراو نییە. وەکو زۆربەی پرۆژەکانی تر بەهۆی قەیرانی دارایی و هەروە شەڕی نەخوازراوی داشانەیە ئەمیش یەکێ بۆ لەو پرۆژانەکە دواکەوتووە لێستادا ئەو کارە بەخاوی بەڕێوەچێت ئەگەر بۆ ئێمەش ئەو کارە زۆر گەنگە بتاوبوونی و پرۆژێ 3200 بۆ شاری سلێمانی زیاکە. ماوەی مایەکە کێشەی کەمی ئاو زۆرێک لە گەڕەکانی شاری سلێمانی گرتوۆتەوە و بەڕێوەبەراتی ئاوی سلێمانیش هۆشداری داوە لە کەمی ئاوی خواردنەوە لەم ساڵدا. شاکار نووری NRT سلێمانی.